بەڵێ لەسەرم بابەتە زیاتر ڕادەوەستم بە میوانداری بە ڕێستریفە فەریدون عەلی بەرپرسی پەیوەندیەکانی ڕێکخراوی سروشتی کوردستان. بەڕێستریفە بەخێربێ. ئەگە سەرەتا بپرسین ژینگە تا چەنە گرنگە بۆ بوونی مرۆڤایەتی و تا چەندە مرۆڤ بەگشتی کاری لەسەر بە زیندوی هێشتنەوەی سروش کردووە؟ ماسی بەبێ ئاو ناشی، کاتە مرۆڤیش بەبێ ژینگە و سروش ناشی. ژینگە واتە ژیان، واتە هەوا، هەناسە، واتە ئەو پێداویستیانەی کە مرۆڤ لە ناخیدا هەستی پێەکە، نەک ئەوانەی کە بەردەستە کاری پێەکەین. کەواتە ژینگە بۆ مرۆڤ ژیانە. زۆر باش. کەواتە بۆچی دەوڵەتانی داگیرکار لەسەر هەر جێگەیەک داگیرکاری بکەن دێن ژینگەکەی دەشێوێن؟ بە نمونە دەوڵەتی داگیرکاری تورکیا لە ڕۆژاوای کوردستان کە داگیرکاری ئەنجام داوە دەبینین سەدان هەزار داری زەیتونی بڕیوەتەوە بە تایبەتی کە ڕۆژاوای کوردستان و ئەفرین بە زەیتون ناسراوە. لە لایەکی تریشەوە لە باکووری کوردستان بە دروستکردنی بەندا و چەندین شاری مێژووی کە بە سەدان هەزار ساڵ دەبێت خسوێتە ژێر ئاوە. لە باشووری کوردستانیش بە هەمان شێوە کە داگیرکاری کرۆ جگە لە سووتاندنی ڕەز و باخەکان و لەناوبردننی سروشتی دەستی کردووە بڕینەوەی ئەو دارانی کە لەو جێگانی کە داگیرکاری تێدا کردەوە خۆی تێدا جێبەجێگە. کەواتە بۆچی داگیرکەران بەو ئیتیجا هەیە بەو شێوازەکە لەسەر لەناوبردننی ژینگەی کوردستانەکە؟ لەناوبردننی ژینگە من وەصفمە پێناسێکم کرد، ژینگەواتە ژیان. کاتێک کە ژینگە تێکەچێ کاتە ژیان و تەندروستی ئەکەوێتە مەترسیەوە. تورکیا ژێکێکە لەوانەیە کە دەوڵەت عوسمانی هەر لە دێر زمانە بە داگیرکەر ناسراوە، یەکێک لە دەوڵەتە داگیرکەرەکان، یەکێک بۆ لەوەی کە دەستیناوەتە بیناقاقای مرۆڤایەتیەوە، نەک بە کوشتنی تەنیا مرۆڤ و بە چەندان هەزار ڕۆحی لەناو بردووە. ئێستا هەوڵەیە لە ڕێی ژینگەوە تەندروستی مرۆڤ تێکە، گوزەرانی خەڵک تێک بدە، وە ژینگەکە بشێوێنێ، چونکە کاتێکە ئەو درەختانی بڕیوەتەوە سامانێکی سروشتی لە دەستداوە، وەکو ئەفرین وەکو کوردستان سامانێکی سروشتی لە دەستداوە. ئەمە یەک لە لایەکەوە. لە لایەکی ترەوە هێنایەتی ئەو ڕەز و باخانی هەمووی سووتاندووە لە ناوی بردوون و چەندین بەنداوی دروست کردەوە. خۆی دروستکردنی بەندا و دژ بە ژینگەیە. ئەگەری مەقسەی لەسەرکەین ئەوە تەوارێکی تەواوەتیێت و بە بەرنامەیەکی تەواوەتی هێشتا ناتوانین کۆتایی پێبێنین. بۆیە ئەمە یەکێکە لەوانەی کە توانیوێتی لە ڕێگایەوە سروشتەکە بشێوێنێ، ئاژاوەیەکی سروشتی یاخۆ وێرانکردنێکی سروشتی بخاتە نێو ژینگەکەوە. زۆر باشە. لە باشووری کوردستانیش بە هەمان شێوە کاری لەسەر شێواننی ژینگە کردو. دەبینین بەردەوام تۆبارانی ناوچەکانە کاروە گوننشینان تۆبارانەکە دار و درەخت دەسووتێنێت، پوش و پاوان دەسووتێنێت. کەواتە بۆچی بەم شێوازە لە باشووری کوردستانیشە بە هەمان شێوە ئەو ڕیتمەی وەرگرتووە کە سروشتی کوردستانی ژەناوبەرێت؟ مەبەستی تورکیا خۆی داگیرکردنە، کاتە تێکدانی سروشتەکە لە ناوبردننی ئاژەڵ سەوزایی، تێکدانی هەموو ئەو سروشتە جوانی کە کوردستان هەیەی بە ئەقلێتی خۆی بەبیرکردنەوەی خۆی وا بیرەکاتەوە کە کوردستان ژێردەستەی ئەوە بێت، ژێردەستەی ئەوە بێت. لەگەڵ ئەوەدا تۆ کاتێککە باز لە ژینگاکەن بەز لە سەوزایی ناکەین، ئاژەڵمان هەیە، باڵندەمان هەیە کە لەو ناوچانەیە ئەژین، پوش و پاوەنە ڕەز و باخی خەڵکە کە بە چەندان هەزار زەرەری یاوە لە خەڵک. کەواتە بابێنە سەر کاری ڕێکخراوەکان. ڕێکخراوەکان لە باشووری کوردستان ئەگەر سەرەتا لە باشووری کوردستانەوە دەست پێ بکەین، چۆن کاریان لەسەرەوە کردەوە کە ڕێگر بن لەوەی کە جارێکی تر یاخۆت ڕێگە بگرن لەوەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیای سنوورێک بۆ لە ناوبردنی سروشتی کوردستان دابنێت؟ ڕێکخراوەکان هەمووی کۆمەڵگەی مەدەنیە. کاتە تۆ بێ بە مەدەنیانە هەوڵ بین ئێمە ڕێگری بکەینەوە. بەو ڕێگریانەش تۆ بە بڵاوکردنەوەی پەیامە نووسینی بەیاننامە و ئاڕاستەکردنی بۆ لایەنە پەیوەندی دارەکانە، بەڵام لە سەرور ڕێکخراوەکانەوە کێ گوێی لێ ئەگرێت، کێ وەڵامی ڕێکخراوەکانەیەتەوە، کێ بە دەنگ داواکاری و بەیاننامەکانەوە دێت. حکوومەتێکە کە بەداخەوە ئەڵێم لە تەنگ ژینگەیان نییە. ئەگەر ببینی نەک تورکیا بە چەندەها دۆنمی خۆمان هەیە کە لە شاخەکانە بە تایبەت ساڵی 2020 کە چەندەها دۆنم لە ڕووبەری شاخی ئەزمەر سووتێنرا. حکوومەت ئەسڵان هەر باکێشی پێوە نەبوو، هەر وەڵامی خەڵکیشی نایەوە، تەنانەت نەک وەڵامی ڕێکخراواتەوە، وەڵامی
خاوەن مڵکەکانی نایەوە کە خاوەنی هەندێک لەو مڵکانە بوون کە ڕزوباخەکانیان سووتێنراوە. کەواتە ڕێکخراوەکان بۆنیان توانیوە زەختێک یاخود هێزێک لەسەر حکوومەت دروستکەن بۆی کە ئەویش بێتە سەر ئەو هێڵی کە ئەمانیش دژی لە ناوبردنی ئەو ژینکردنەوە کۆدەنگێک لە ڕێکخراوەکان. ئەگەر باز لە ڕێکخراوەکان بکەین زۆربەی ڕێکخراوەکان ڕێکخراوی حیزبیە کەواتە ئەو ڕێکخراوان ئەبێ بەدڵێ حیزبەکەی خۆیان کار بکەن. ناگەڕێنەوە بۆ ئەوەی کە وەکو کۆمەڵگایکی مەدەنی وەکو مەبدەئی مەدەنیانە کار بکەن ئەبێ گوێ لەسەر خۆیان بن کە حیزبەکەیانە ئایا حیزبەکەیان لە پێناو بەرژەوەندی تایبەتی خۆی ڕێگەی ئایا بە ڕێکخراوەکان کە سەر بە خۆیەتی دش بە خۆیان بستن کەواتە بێژینگە بەسێتەوە بە حیزبایەتەوە خۆی هەندێک بابەت هەیە یاخود هەندێک تەوەر هەیە ژینگەیە وەرزشە هونەرە نابەسترێتەوە بە حیزبەوە بە لایەنی سیاسیەوە بەڵام بەداخۆتوانین بڵین لە باشووری کوردستانە لە هەرێمی کوردستانە ئێستا هەموو پێوەرەکان هەموو شوێنەکان هەموو چەمکەکان بەسراوەوە بە حیزب و سیاست و لایەنە تاکەکانەوە یاخود لایەنە باڵاکانەوە بەرپرسەکانەوە کەواتە حیزب دەستی هەیە لە ناو هەموو چەمکەکانە. زۆر باشە کەواتە چی بکرێ بۆ ئەوەی کە هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی کەوانی تایبەتن بە ژینگەوە هاوڵاتیانیش کۆدەنگیەک دروست بکەن ینی بە کوردیەکەی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ژینگە پارێزەکان ببنە پێشەنگێک بۆ هاوڵاتیان بۆی کە کۆدەنگیەک لە نێوان هاوڵاتیان و ژینگە پارێزانە دروست بێ بۆی سروشتی کوردستان پارێزراو بێ. ژینگە پارێزەکان و ڕێکخراوە ژینگەکان بەکۆی گشتێگەر قسەی لەسەر بکەین کەم تەرخەم نەبوون لەو لایەنەوە بەلایەنە سیاسەکان بە ڕێکخراوە سیاسیەکانیشەوە حیزبەکانیشەوە کەم تەرخەم نەبوون بەڵام تا چەند گویان لێ ئەگیرێ ئەوە خۆی لە خۆیان بابەتێکە تا چەند گوێ لێ ئەگیرێ تا چەند پێشوازی ئەکرێت لە بابەتی ژینگەیە تا چەند خەڵک هۆشیاری ئەدات هەیە لە لایەنی ژینگەیەوە بەداخۆیمە لایەنی هۆشیاری ژینگەیمان زۆر کەمە لە ئاستێکی زۆر نزمایە لەگەڵ ئەو هەموو بەیاننامە و ئەو هەموو ڕێنمایە و ئەو هەموو هۆشداری کە بڵاو ئەکرێتەوە لەلایەن زۆربەی زۆری ڕێکخراوەکانەوە لەلایەن زۆربەی زۆری ژینگە پارێزەکانەوە بەڵام وەک پێویست نییە خەڵکی عنی وەک پێشوازی لێ ناکە گرنگی بە سەوزایی خۆی نادا ئەگەر ببینین ئێستا ڕوبەری سەوزایی زۆر کەم بۆ تۆ زۆر کەم بۆ تۆ بە تایبەت لە هەرمی کوردستانە لە هەندێک ناوچەیە کە هەمانە ئەوەی کە ئەبێ بکرێت ئەوەیە پێداگریە لەسەر بابەتە ژینگەیەکان کە ببێتەوانێکی سەرەکی بە تایبەت لە قۆناغەکانی خوێندنە هەر لە قۆناغی باخچەوە اینجا قۆناغی سەرەتایی و تا دوایین قۆناغ کە قۆناغی زانکۆی و مەعهەدە ئەبێ بکرێتە بابەتێکی سەرەکی تاکو بتوانین ئێمە کۆمەڵگەیەک یاخود نەوەیەکی هۆشیاری ژینگەیی دروست بکەین. زۆر باشە باست لەوە کرد کە حکوومەت هەماهەنگنیەوە لە ماوەی ڕابردوشدا لە سەروبەندی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ سەر باشووری کوردستان چەندین بەیاننامە و یادداش درایە حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی حکوومەت بۆ خەمسالیە لە ژینگەی کوردستان دەڕوانێ و بۆچی پشتیوانی ڕێکخراوەکانی ژینگە ناکات وە گوتم ئەوان ئەو بابەتانی کە هەیەە یاخۆت ئەو کۆدەنگی کە هیانە لە ناو حیزبەکانە لایەنە سیاسیەکان یاخود لایەنی حکومی بەرپرسەکانی حکوومەت لەگەڵ وڵاتانی دەرەوەیە کە ئەمە یەکێکە لەو تۆرانی کە ئەوان نایەنەوە بشێوێت ینی سنووری گرنگ نییە ژینگەکە بشێوێ گرنگەوەی پەیوەندیەکە نەشێوێ تۆسێکە ئێستا چەندین جار ئێمە هەمان بۆ دەستدرێژیکردنی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان قزای ماوەتمانە بۆ قزای شارباژێرمان هەبووە بناری قندیلمان هەبووە کە چەندین جار تۆپاران کرا و جگە لەو شوێنانەی دیکەش کە هەمانە ئەگە بەناو بیڵین زۆرە ناوەکان و چەندین کوشتاری تێکە شەهیدی تێکەوتۆ برینداری تێکەوتووە زەرروزیانی گیانی و جگە لە گیانی ماڵیشی تێکەوتووە جگە لە سووتانی ڕەزوماڵی هاوڵاتیان ئایا حکومەت تاسە چی هەنگایشی ناوە تەنیا بە بەیاننامەیەک ئیدانی ئەەکەین ئایا ئیدانەکردن بە بەیاننامەیەک کاریگەری هەیە نیەتی بە دڵنیایی نیەتی بۆیە حکومەت بەرژەوەندەکانی خۆی پێش بەرژەوەندی هاوڵاتیانە پێش بەرژەوەندی هەرێمەکەیەتی زۆر باشە ئەگەر بینە سەر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا چەندە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کاریان لەسەرەوە کردوکە سروشتی کوردستان پاریاخود ژینگە بەگشتی پارێزراوی وە تایبەتی لە تەواوی کوردستانیشدا لەو لایەنەوە من گەشتبین نیم چونکە ئەوانەی کە هاتوون هەر ڕێکخراوێک هاتوێ بە بەرژەوەندی خۆی هاتووە
هەڵبەتە بەرژەندێکی تایبەتی هەبووە ئەگەر گرنگیەکیان بەلایانی سەوزایی دابێت یاخود بەلایەنێکی تر هەبووە لە لایەکی ترە و بەژەوەندێکی دیکەی هەبووە گەڕان بۆ بە دوای ئاسەوارێکە بە دوای کۆمەڵێ بنچینەی ژینگەی کە ئەتوانین بڵێن ئێسامە لە شاخی گۆیژە و لە شاخی ئەزمەریش چەندین داری دەگمەنمان هەیە چەندین ڕۆکی دەگمەنمان هەیە کە تا ئێستا ئەتوان بڵم تازە دۆزراوەتە لەم دو سێ ساڵی ئەخیرا دۆزراوەتەوە لەلایەن کەسی پسپۆرەوە ئەمانە بۆ ئەوان زۆر زۆر گرنگە بۆ ئەوان زۆر زۆر گرنگە چەندین ئێمە ئاژەڵمان هەیە کە دەگمەنە یەکێ لەو ئاژەڵانە ئەو سەگە کوردیانەیە کە بەداخەوە ئەڵێم ئێستا بازرگانی پێکراوە لە وڵاتانی ئەوروپا ئەوان بە ئێمەیە فرۆشنەوە ئەڵێنەوە سەگی ڕەسەنە لە بنەڕەت تا بگەڕێرەوە بۆی سەگی کوردی خۆمانە کە ئەوان بردویانە و بە شێوەی قاچاق براوە بە شێوەی کڕین و فرۆشتن یان مامەڵی پێوەکراوە براوەتە دەرەوەی سنووری کوردستان یاخود دەرەوەی سنووری وڵات مامەڵی پێوەکرا و ئێستا ئەوان بە ئێمە فرۆشن و هەروەها چەندین وەک وتمان ڕۆکمان هەیە چەندین جۆری دیکەی معدنمان هەیە بەردمان هەیە کەوان سوودیان لێبینیوە ینی وەکو مامەڵێکی بازرگانی بەکاری زۆر باشاگەر دوایین پرسیارم تایبەت بکەم بە ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوی سروشتی کوردستان وەکو بەڕێزت بەرپرسی پەیوەندەکانی ڕێکخراوەکەی تا چەنە کاریان لەسەر پاراستنی ژینگەکرۆوە تا چەنە توانیوانە کاریگەری دروست بکەن خۆشببختانە نەک لە بەرەوەی کە من لەوێم یاخود بەرپرسی بەشێکم لەوێ ئێمە هەموو ئەندامێکین و هەموو یەک کارەکەین خۆشببختانە توانیمانە بچینە نێو هەموو قوتابخانەکان و هۆشیاری ژینگەی بین و تاکو ئێستا نزیکی 8,000 خوێندکاری ژینگەیمان پێگەیاندووە چەند وە لە ئێستاە حالیان ئێمە پرۆژێکمان هەیە پرۆژەی گرین سکوڵمان هەیە کە ئەمە گەورەترین پرۆژێک کە ئێمە ماوەی 2 ساڵەکاری لەسەرەکەین چەندین سیمینار چەندین بابەتمان لەسەر باس کردووە و هەروەها چەندین خولی ئۆنلاینمان هەیە بە تایبەت لە ساڵی 2020 کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە هەموو خەڵک پابند بوو بە ئەوەی کە لە ماڵەوە بمێنێتەوە کەرنتین بێ لە ماڵەکانی خۆیانە ئێمە ئەو هەلەمان قۆستەوە و سوپاس بۆ خواتوانیمانە نزیکی 8,000 کەس ئێمە بڕوانامان پێبین و هەروەها لە سەرەتای دامەزراندنیەوە ئێمە توانیمانە کار بکەین وە لە ئێستاشە توانیمانە نزیکی 3 بۆ 4 پرۆژه یاسا پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکەین یەکێ لەو پرۆژه یاسانەمان بەوانەکردنی وانی ژینگەییە لە ناوەندەکانی خوێندنە و جەختمان لەسەر کردوتەوە کە کار بکرێت لە سەری خۆشببختانە تا ئێستا ئەتوان بڵم خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و خوێندنەوەی دووەمیشی بەڵێنیان پێداین کە بۆی بکرێت و تێپەڕێنرێت و بە ڕەزامەندی بتوانین ئەوانەیە لە ناو خوێندنگاکان و بەخچە ساوانەکان بچەسپێنین و هەروەها چەندین ئێمە دیسان وەگەڕم بۆی کە چەندین وانی ژینگەی لەناو بەخچەکانە کە چەندین کەسمان هەیە خۆبەخشانە کاریان کردووە و کارەکەن بەردەوامیشن کە خولەکان ئەڵێنەوە وانی ژینگەی ئەڵێنەوە هۆشیاری ژینگەی ئەڵێنەوە لە ناو خوێندنگاکانە ئێستا بەخۆ بەخش و هەروها لە ناو باخچەی ساوانەکانە سوپاس بۆ وەزارەتی پەروەردە سوپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردی سلێمانی کە هاوکارمان بۆ ئەو کە ڕێگەیاندا توانیمان ئێمە ئەو ئیشانە بکەین و کاری زۆر زۆر باش بکەین. تریفە فەریق عەلی بەرپرسی پەیوەندەکانی ڕێکخراوی سروشتی کوردستان سوپاس بۆ بەشداربوون. سپاس بۆ